پزیشکان موقفیان وەرگرت و بڕیاریاندا نۆرینگە تایبەتەکان بەڕووی نەخۆشخانەدان نەکەنەوە. دوێنێ لە تکریت ڕووداوێکی نەخوازراو ڕوویداوە لە نەخۆشخانەی فێرکاری شارەکە چەند کەسێک بە شەق و زلە و بۆکس هەڵدەکوتنە سەر کارمەندان و پزیشکانی نەخۆشخانەکە. لە ئەنجامدا دوو کارمەندی نەخۆشخانەکە لەگەڵ پزیشکێکی ژن بریندار دەکرێن. ئەمە وای لە سندیکای پزیشکانی عراق و وەلقی سندیکای سەلاحەددینی پزیشکان کردووە کە موقیف وەربگرن. ئێمە قسەمان لەگەڵ بەڕێوەبەری نەخۆشخانەکە کرد شەوی ڕابردووە و باسی لەوە کرد کە چەند کەسێک کە دانیشتووی دۆرە بوون هاتوون بۆ نەخۆشخانەکە و نەخۆشێکیان پێبووە و پرسیاران لە پزیشکان و کارمەندانان کردووە، بەڵام وا دیارە لەو کاتەدا کارمەندان و پزیشکان ناتوانێت بە باشی وەڵامیان بدەنەوە. ئەوانیش کەوتونەتە سەر کارمەندان و پزیشکان و بەپێ ئەو دیمەنانی کە بڵاو کراونەتەوە بە شەق و زلە و مست و پێلاقە دەکەونە گیانی و پزیشک و کارمەندانە و لە ئەنجامدا سێیان بریندار دەبن. دوای ڕووداوەکە سێ کەس لە بکەرانی ڕووداوەکەش دەستگیر دەکرێن. ئەمڕۆ لقی سەلاحەددینی سندیکای پزیشکان بڕیاریان داوە کە لە سبەینەوە دەرگای نۆرینگەکانیان بەڕووی نەخۆشاندا دابخن تا ئەوەی کە بۆ ئەوەی جارێکتر ڕووداوی لەم شێوازە دووبارە نەبێتەوە. وردەکاری زیاتر لەسەر بابەتە لە 964.key ڕدی بخوێننەوە.